بێگومان کورد لەوەتەی هەبووە چوار دەوری پڕ بووە لە دوژمن و بە دەرنەبووە لەو کارەساتە ناخۆشانی کە هەتاو ئێستاش بەسەری یەد و تایبەتریش کارەساتی ئەنفال کە 38 ساڵ تێپەڕی بەسەر کارەساتی ئەنفالا دوێنێ بوو کە 38 ساڵ بەسەر و کارەساتە ناخۆشایە تێپەڕی بۆیە لە قودسی کوردستان و شاری کەرکووک چەند چالاکێکی هونەری جیاواز بەڕێوە چوون کە چالاکیەکانیش لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک و بە سپۆنسەری ڕێبواردەها پارێزگای کەرکووک ڕێکخران. چالاکیەکان بریتی بوون لە کردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافی هونەرمەند بەڵەن عەزیز و هاوکات نمایشکردنی دوو بەڵگە فلم کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیر و هونەری کەرکووک ئامادەکرابوون و بەڵگە فلمەکان لەلایەن هونەرمەند محەممەد سەید و ڕۆژنامەنووس هێمن حەسیب بەرهەمهێنرابوون. هەروەها ژووری تایبەت بە فەرماندەکان و میوانخانە و چێشتخانە و ژووری حەوالەوەی فەرماندە سەربازیەکانی ڕژێمی پێشوو. لە 38 ساڵیادی مەرگەساتی ئەنفالدا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک دوو بەڵگە فلم نمایش دەکەین کە هیچیان لەسەر ئەو چەند شایەت حاڵێکە بڵێت ئەو چەند کەسانێکی زیندانون کە کات خۆی لە نوگرە سەلمان زیندانی بوونەوە لە گەشتێکە ئێمەش لەگەڵیانە ڕۆیشتین بۆ نوگرە سەلمان و لێ بەڵگە فلمێکمان بەرهەمهێنا. فیلمی دۆممان لەسەر تۆبزاوایە تۆبزاوا زانی کە وێزگەی یەکەمی کۆکردنەوەی ئەنفالکراوان بوو لەوێشەوە بەرەو خواروی عێراق و نوگرە سەلمان و دووبست بردیانیان. ئێمە ئەم دوو بەڵگە فیلمە کۆمەڵی شایەت حاڵی باسی ئەو ڕووداوە ناکەن هەروایە یەکێک لەو شایەت حاڵانە کە تا ئێستا ئەو شایەت حاڵانەی کە پێشوو هەموو ئەو کەسانە بگە خۆیان قوربانی بوونە بەڵام یەکێک لە شایەت حاڵەکان کات خۆی لە تۆبزاوە تەباخی زوباتەکان بووە ئەو شایەت حاڵێکی زیندوو بۆ بەدیار ئەو هەموو تاوانانەوە کردوێتی بۆیە ئەو زۆر ڕاستگۆیانە و بەزایکرێکی تەواوە کە ناوی هەموو ئەفسەرەکانشی لەبەرە باسی ئەو ڕۆژانە تاڵانەمان بووە کاکەوە لە تۆبزاوایە بەسەر ئەو ژن و منداڵ و پیر و پەکەوتانەیە هاتووە کە لەوێ زیندانی کرابوون. وەک نەبوونی خۆراک ئێدانی ئاوی پیس و گەرم و نەشیاو مردنی بە کۆمەڵ لە ئەنجامی بەسێتی و نەخۆشی بەستنەوەی زیندانی کراوان لە حەوشەی زیندانەکە لە بەردەمی خۆر لە مانگی تەمموز و ئابدا. ئەمە حەوشە گەورەکە ئەمەیە بە بۆنەی 38 ساڵی جونەسایتی ئەنفالەوە منیش بۆ بۆنەوە 4 توانیمە 38 فۆتۆ ئەنفال لە پێشانگاکەمە هەبێ 38 فۆتۆ بە فۆتوانە 2012 گردومە لە چیاکانی حەمرین و لە کە ڕوفاتەکانیان هێنایەوە لە ڕزگاری بەشێکی لە ڕزگاری سمود گردومە باس لەو نەهامەتی ئەنفالەکە کە ڕوفاتەکانیان هێناوەتەوە. ئەم جاران ئەچینە لەندەن و لە شاری لەندەن 5 فیلمی کوردی نمایشکران. لە شاری لەندەن بە سەرپەرشتی نوێنەرایەتی حکومەتی هەرێم و بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و ڕەوەندی کوردی 5 فیلمی کوردی نمایشکرا کە لە دەرهێنان و ئامادەکردنی هونەرمەند ڕزگارە و لە ناویاندا دوایین فیلمی کە ماوەیە کە کارەکانی تاوا بووە نمایشکرا. دوای نمایشی فیلمەکانیش لەلایەن ئامادەبووانەوە گفتوگۆکرا دەربارەی فیلمەکان. Like about there's styles, there's so fluent just talk. Close the door. I said need to need door is finished. All right? Okay, now. So amazing. Give me my wallet from there.